بە فەرمی ئەستێری بەناوبانگ جاکی چان کۆتایی بە کارەکانی وێنەگرتنی نوێترین فیلمی خۆی هێنا بە ناوی The Shadow's Edge. ئەم فیلمە نوێیە لە ساڵی 2025 بڕیارە پەخش کرێ و جیاواز لەوە جاکی چان لە فیلمی The Karate Kid تازەکەشە دەگەڕێتەوە. جا ئەو وێنەی کە لەو ساکۆلێرەیە بۆم داناون وێنەیە کە لەسەر سێتی فیلمەکەەوە هەرۆکەی بینین جاکی دڵخۆشە و کۆتایی بە فیلمە نوێەکەی هێناوە. جیاواز لەوە وەرم با چیرۆکی ئەم فیلمەتان بۆ باس بکەم. جاکی چان لەم فیلمە نوێژدا ڕۆڵی سەرەکی بەرجەستاکە کە باز لە کارکتەرێک دەکات کە پێشتر سەرکردەیەکی سەربازی زۆر بەهێز بووە و زۆر زیرەک و دانا بووە. لە ئێستادا ئەم کارکتەرە خاننشین کراوە بەڵام پۆلیسی وڵاتەکەی لە حاڵەتێکا کە زۆریان پێویستە بێت پەیوەندی پێواکەن و تیمێکی ئێنە دەست بۆ ئەوەی کە کۆمەڵێ دزی بەتوانە بگرێت. ئەمە چیرۆکی فیلمەکەیە بە کوردی و بێ ئەوەی کە زیاتریان لێ ئاشکرا کردبێ. ڕاستە لەوانەیە لە فیلمەکانی جاکیا پێشتر زۆر لەم شتەمان بینی بێ بەڵام ئەم جارە دەڵێن کە جیاوازە و فکری زۆر نوێتیایە بۆیە با چاڕوابین تا ئەو کاتێکە فیلمەکە بڵاوکرێتەوە. هێشتا ڕۆژ و مانگی نمایشکردنی دیاری نەکراوە بەڵام هەروەکوتم لە ساڵی 2025 بڕیارە پەخش کرێت. جایتر پێشەوەی بڕۆی فۆلۆ مامکە ئای بەڕاستی ئەگەر تا ئێستا فۆلۆ نەکردوم بۆی هەواڵی ئەوە خۆشتان ببێ.